بینەرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان شاد هیوادارم کە لە هەر کوێ هەن شاد و بەختەوەر بن و دڵخۆش بن و بینەرمان بن لە هەمووی گرنگتر. ئەمڕۆ میوانێکی زۆر ئازیز و خۆشەویست لە پروگرامی هاوارگەی هونەرەوە ئەگەین ماڵەکانی ئێوە لە شاشەی فریدۆم تێڤێەوە و هیوادارین کە بۆ ماوەی 55 دقیقە کاتی پروگرامەکەیە بتوانین لە خزمەتتان نابین و شتێکی باش پێشکەشکەین و ئێوەش بینەرمان بن. ئەو میوانە ئازیزە ماوەی 30 تا 40 ساڵ ئەگەر هەڵە نەبم تقریبەن نامەوێت پیری بکەم بەڵام تقریبەن ئەوەیە کاری ئەزمموی کاری هوەری هەیە و زۆر تەسیراتی هەبووە لە کۆمەلگای کوردەواریدا بە دەنگی و بە هەبوونی و بە کارە هوەریەکانی سەرجەم و حتا لە بواری شۆڕژگێری و خەمخۆری بۆ نەتەوە و گەل. ئەو بەڕێزەیش بەڕێز ڕێزدار نەجمەدینی غوڵامیە. کاک نەجمەدیان زۆر بەخێربی. زۆر سپاس بدرایە. سپاس بۆ تۆ بەرحاڵ گەورەت کردین کە تەشریفت ئاور مەمنونتین. ئەم جارەیش دیارە ئێستا بینەران با ئەوەیان پێڕا بگەێنم کە ڕەنگە ئێستا تۆزێ دانیشن شەرتبەندی کەن کە خۆمان باسمان کرد ئێستا نازان کێ مژی بەرنامەیە و کێ میوانە. عادەتی تەلەڤیزیۆنەوەیە کە بەڕاستی پێشکەشکارەکان جلوبەرگی کوردیان لە بەرابێ و میوانیش بە قەولی کاک نەجمەدی ئەفەندی بێ سەربەست بێ. بەرحاڵ زۆر بەخێربی. هیوادارین کە بتوانین هەرچەند ماوەی 55 دقیقە کاتێکی زۆر کەمە بۆ ئەوەی کە لە خزمەتی جەنابتا بینەوە بە پێداچوونەوەی بکەین لە کارە هوەریەکانت. بەڵام دیسان سپاس کە تەشریف تاورد. ئەوە فەخر و شانازیە کە لەگەڵ جەنابتەدا. لەکوێ دەست پێ بکەین؟ لە کۆشکی لاوانەوە؟ هیچی تر کۆشکی لاوان و سنە و پێش کۆشکی لاوان. دقیقاً. جا من حەزەکەم باس چون هەندێشت هەیە نامەوە پێشتریش لە بەرنامەکانی دیکە باسم کردە کاک مەسە میوان دێ لە کەیەوە گۆرانیاڵێ ئەوە شتێکی ترە. بەڵام کار و ئەزمموی بە حاڵەتی پرۆفشنالە بە حاڵەتی ئامی ئەگە بڵین کە خەڵگوێلوی ئەگەڕێتەوە بۆ تقریبان چەند ساڵە مەوتم 30 تا 40 بەڵام ڕەنگە هەڵە بم لەوە. بەڵێ تقریبان 40 ساڵە بێ لەوانە بڵێ هەر سەرەتای کاری هونەری لەگەڵ گروپوانە لە کۆشکی لاوانە دەستی پێ کرد. یادی بەخێر کاک عەباسی کەمەندی شەوێک کە لە شوێنێکا بووم ئەویش هات بۆ ئەوێ لەوێ نەواری منیان لێدا بوو گوێ لەگەر وتی ئەمە کێ؟ وتیان ئەمە فڵانە کەسەوانەی تر پێ خۆش بوو. وتی چۆن تایسەر نەچویتە ڕادیۆوانە تۆ کاری هونەری بکە؟ وتم وەڵا بیرم لێ نەکردوێتەوە کەسی شەو پێشنیادە پێم نەکردەوە. وتی پێت خۆشەوتم ئایتر قەرارێکی لەگەڵماندانا هەم چین بە ڕادیۆسنەوە هەم کۆشکی لاوە نەوەختە کاک ئیقباڵ حاجیبی و کاک فەرۆخ ڕیاحی و کۆمەڵێتر ژەنیان لێوە بووین. تر لەوێ بەڕەسمی دەستمان پێ کرد بە ماوەیەکی کەم توانیم کاستێت تۆمارکەم لە کۆشکی لاوانەکە و نازدار و یەکەم ئاوازی خۆشمیتیا بۆ نەخۆش و مەستێ دووچاوی کاڵم شارەکەی وەفایی و ئاوازەکەی خۆم بوو. ئیتر لە ڕادیۆ شاوختە ئای گریشا یادێ بەخێر کەسێکی ئەرمەنی بوو کە لە شاری سنامایەوە گروپی ڕادیۆی ئەوان و لە ڕادیۆشا دەستمان کرد بە کاری هونەری تر بۆ شێوە سەرەتای کاری هونەری دەستی پێکرد لە شاری سنە و لە کۆشکی لاوان و لە ڕادیۆ. بیردێ ئەو سەردەمە دەبێ بیرت بێ ئەڵبەتە ڕەنگە پرسیارەکەم هەڵە بێ بەڵام هەست و حاڵت ئەو وەختە چۆن بوو مەسەن ئەوەڵ کاسێتە دەردا و خۆش بوو لە ڕاستیدا کە لە شاری سنە بەتایبەت کە شریتەکە بڵاو بۆ کلیپیشیان بکە لە تەلەڤیزیۆنی سناوە وەختایی تر بەناو نازان لە هەر کێ دەرەکەوتمەوە نازار و نازدار خۆش بوو هەستێکی خۆش بوو کە گەنجی تووا بەم جۆرە خەڵکا بەم جۆرە دڵخۆشن پێت و باستەکەنەوەوانە خۆشە بەڕاستی. ئێستا قەت ئەچیتۆ بەسەردانیەکەیتەوە کاسەتە یا و کارانە خۆشە هیچی ئینسان بیر لەو کاتاناکاتەوە و ڕدەگری یا بۆ خۆت زەمزەمەیەکی وەڵی زیاتری کاکفەری بزەندێکیانی خستۆ سەر یوتیوب بۆ خۆشە خەڵک بیرەوەریان هەیە لێ تەنانەت هەندێک جاریش خەڵک باسیەوە کە نەڵێن بەرهەمە کۆنەکان خۆشتر بوو لە بەرەوەی بیرەوەریان لەگەڵیان ساڵ بە ساڵ نۆستالژی ئەیچی ئینسان پێشەکەوێت لە بواری موزیک و گۆرانیان دەنگ زیاتر جەکەی بەڵام هەندێک کەس بڕای وایە کە ئەڵێن بەرهەمە کۆنەکان خۆشتر بۆیش هۆکارەکەی ئەوەیە کە بیرەوەریان بێگومان بێ شەک ینی ئێستا ئەمن پێم وایە مەسەن جەنابەت باسی ئەو کارە دەکەی ئەوە مەسەلەن من ڕەنگە ئەو کارە گوێ نەگرم بەڵام کاری دیکەت هەیە بۆ من زۆر خۆشە کە هیچ سەردەمی لاوی منە و من بیرەوەریەکم لێ هەیە ینی دقیقەن دەبێتە داستانی نۆستالژی وە لە زۆر بەرنامە هەر باسمان کردەکە نۆستالژی چەندێک تەئسیری هەیە لەسەر
قەزاوەتکردن لەسەرەوەی کە چی خۆشە و چی ناخۆشە یعنی ئەوەی کە ئێستا ڕەنگە ئێمە پێمان ناخۆش بێ نازانین 50 ساڵی دیکە چ تەسیرێکی هەبوو بۆ کەسانێک کە ئەو وەختە لە ئایستەی ئێمەدان ینی بیرەوەریەکیان لەگەڵ بیرەوەریەکان زۆر گرنگ نازدار و نازدارەکە توانین زەمزەمەکەی ئەگە زەحمەت دەوێ نازار و نازارەکە نازار و نازار نازارەی خۆمی گەر درۆنەکەم شازادەی ڕۆمی بریا من وایەم لەجێ ئەو هەورە بریا من وایەم لەجێ ئەو هەورە سێبەرم داکرد لەو حەوشە گەورە سێبەرم داکرد لەو حەوشە گەورە نازدار و نازار نازدارەی خۆمی گەر درۆنەکەم شازادەی ڕۆمی بژیت هەر بژی ئەو زۆر خۆشە بەس ئەوە گۆرانی ئەمە گۆرانی فلکلۆری ناوچەی سەقزە ئیتر کاک ئیقبال بە شێوازێکی ڕۆژئاوایی تا بەشی کردو گرنگیەکەیشی لەوا بوو بەشێک بوو هەم ساکسیفۆنەکەی لە ملیە بۆم قرانەکەی بەدەستیەوە بوو سەرێ ئەمی نەکراوی لێتا ئەوەش بڕە سرنجی خەڵکی ڕاکێشا بوو وەکو ئێستای لە سیرکوزەکان ئەوەی وەفایەکە بگورەکە شارەکەت ئێستا وت بەڵام بیرم چوو بڵێ ئەوە نەخۆش و مەستێکە بوو ئەوە یەکەم ئاوازێ بوو کە خۆم دامنا لە کاخی لە کۆشکی لاوە ناو کاتە وەکو کۆنسەرت پێشکەشمان کرد و لە سێدەیەکی شابڵاومان هین لە نەواری شابڵاومان کرد جا چون ئەوڵ ئاوازی خۆت بووە کات لێ دەکەم ئەوەشمان بۆ کۆپلێکیمان بۆ بڵێ مەمنون نەخۆش و مای هەستێ جوانیان دووچاوی کەی هەڵم خۆلایە ڕۆحمێ ئەی هەوار شکاوە بەی هەڵم خۆلایە ڕۆحمێ جوانیان شکاوە بەی هەڵم ئەوە من لە بیرە وەکو من بیرە ئەڵبەتی و سەردەمە ناوەڵام زۆرم گوێ لەگرتەوە زۆرم پێ خۆشە ئەوە ئەوڵ ئاوازی جەنابەت بەڵێ ئەوڵ ئاوازێک کە دامناوە بوو هەر بژیت ئەمەوێ بچینە ناو ئێستا یەک تۆزە پەڕین یەک تۆزە پەڕین یەکێ لەو گۆرانیانەی کە ئەو جۆرەی کە من تێبینیم کردە یەکێ لەوانەیە کە لە هەر چوار پارچەی کوردستانە من پێما بێ زۆرتر بە ئام دەنگی داوانە گۆرانی ئەگەر هەڵەم دوریسی کەرەوە بەڵام گۆرانی نان کە شاری هەڵەنە بمی ئەحمەدی شاملووە ئەس نەخێر شاری کاگڕێبوارە کاگڕێبوار شێخ الئیسلامی هەر لە ئەسڵی شاهی ئەوە وەرگێڕانی ئەوە هەر ئەوە ئەوە هەڵەیەکە کە من لە یەک دوو شوێنە بینیمە کە نووسیانە شعری ئەحمەدی شاملوو وەرگێڕانی ئەرێ نەخێر هەر خۆی کاگڕێبوار خۆی نووسیە بۆ کرێکارە فەسلیانەی کە لای خۆمانە چوونە دەورمەیانە وەستان خەڵکاتن بەیانیانیان بردە بۆ سەرکار بۆ کرێکاری فەسلێ زیاتر تۆ ئاگات لێ بۆچی وایان نووسیە لە یوتیوب شتە لە هەندێک شوێنە من بینی من ئاگام لێ نەبووە ناپشتڕاستمە کردەوە بەڕاستی هەر کەسێک گوێ لەم بەرنامەیەوە شێری کاگڕێبوارە مەسە شێخ الئیسلامی کە ئەو کاتە لە کۆمەڵا پێکەوە بووین بەڕاستی شێنەکەینەوە دەوە زۆر شتبە ئاگادارێکی زۆر هەڵەیان نووسیە بەڕسمی لەو سوسیال مێدادا بەڵام بۆچی پێ وایە دەلیلی ئەوە چیەکە ئەو گۆرانی ئەوەندە لە ڕاستیدا هۆکارەکەی ئەوەیە کە ئیسا بەهۆی دەسەڵاتی داگیرکرانی کوردستان بەتایبەت کۆماری سێدارە برسێتێکی زۆر لە ناو خەڵکا بێکاریکی زۆر بەتایبەت لە کوردستانە و ئەو کاتەیش ئەو شریتەمان لە ئاڵمانە تۆمار کرد کاگاسۆی سەڵتەدا بەشی کرد لەگەڵ کۆڕەوەکە کاکسامان سابوونچی کردی بە کلیپ کۆڕەوەکەی باشووری کوردستان خەڵک لەوانەیە ئەو بیرەوەریانە هەبێ و گۆرانێکی بە ئام خۆشیشە کە لە باکووریشا لە باکووریشا زۆر لە گروپەکان و توێنێتەوە ینی هۆکارەکەی وەیە هەموو کەس دەتوانێت باسی کۆمەلگاکە باسی ڕاستی خەڵکی کوردستانەکە کە بەڕاستی بەدەست داگیرکەرەکانی کوردستانەوە بەم جۆرە بێبژێ و بێکار بوون ئێسای شەر بەردەواوە هەلومەرجە لە کوردستانە ئەوە گۆرانی نان گۆرانیەکی تر کە من زۆرم پێخۆشە بەش بە حاڵی خۆم فەرەنگی پۆش فەرەنجی پۆش بڵێ ئەویش یەکێ لەو گۆرانیانەیە کە ئێستەیش ئەچمە هەر کوێنێ داوای ئەومە لێکەن فەرەنجی پۆش ئێمە پێشمەرگێکمان هەبوو بە ناو ئەسعەد غەمیان
کە بە خۆشەویستی شاسوار جەلال کە ئارام کە سەرکردایەتی کۆمەڵی ڕەنجەران بوو کەسێتر بوو بە ناو یاسین ئەویش لە هەورامانە بۆ ئەویش پێشمەرگەی کۆمەڵە بوو ئەم سێ خۆشەویستیە لەو گۆرانیا کۆبووە بەڵام لە ئەسڵا بۆ شەید ئەسعەد غەمیان کە نازناوی ئارامی لە خۆی نابوو خۆشکەکەی وتویە حۆری غەمیان کێسە لە ئینگلیسەژی ئەمە ئارام کە شەید بوو من لە ئوردوگای کۆمەڵە ڕادیۆنەکەمانە گواستەوە هاوینێکی زۆر گرمی مالومە بوو هاوینێکی تر بەڕاستی تاقەت فڕووکیان خەریک و قوڵنگەمەوەشان ئارەق لە هەموو گیانماتەوە خوارەتی یەکسەر رادیۆ کۆمەڵە چلەکەی بۆ ئەو شعریانە بڵاو کردەوە شعرەکە گردمی هەر بەدەم کارەکەەوە زەمزەمەم کرد ئیتراوە دانیشتم قوڵنگەکەم دانیا کوچکابەر دەی بوو پاڵمدا پێوەنە داخ بۆ پشتم سووتیادا چڵەکیان ئیتر چوومە لای جەماعەتی ڕادیۆتم زەبتێکم بەن پێوتیان بۆ چەتەوتم هینێکم بۆ تو ئاوازێ با لە بیرم نەچێ تۆمارم کریتر بوو بە و گۆرانیە کە بەڕاستی خۆشەویستێکی زۆر لە ناو خەڵکا بڵاو کرەوە کە ئێسای شەر بێگومان باشە هەڵە نەبم لە ماهورایە ئێستا بەڵێ ڕاستە ئەوەم پێ جالبە کە هیچ ئیلهامێکت وەرگرت بۆ مێلۆدیەکە لە شتێکی ترۆ بوورەوە پرسیاراکەم یانی سارەتەن نەخێر من لە ناخی خۆمەوە مەلۆدیە لەو گەرمای معلومە لەو کاتە بۆم هات چون دلیلەکەیشی ئەو پرسیارم حقیقەتەن ئەوەیە کە ئەمن لای خۆم زۆرم پێخۆشە زۆر زۆرم پێخۆشە یەکێ نان یەکی ئەوە ئەو دوانە بە تابەت لەو کارانەتن کە من زۆر لەلام پێم خۆشە بەڕاستی بەڵام بۆ شتێکی ئاوا خەمناک و کە لە حاڵەتێکی خەمدا ئینسان دابگرێت و ئەو شتە دابنێ بۆیە پرسیارەکەم معمولەن ماهور هەڵ نابژێڕیە معمولەن ماهور بۆ کاتێکی نەورۆز و بۆ کاتی خۆشی و شادی حاڵەتی مەیجر گونجاوترە بۆیە وتم هۆکاری ئەوەی چی بوو کە مەسەلەن زۆربەی سرودەکان لە ماهورایە خۆ دەزانێت هەرەکم بۆ ئەوەی شاری پێ بکەم بەڵام ئایا هۆکارێکی تایبەتێ یا خۆت هینەکەم هەستم وایە تێ بۆشتڕاستی ماهور ئاوازێکیش تۆ دابەشت کردبووە شەهیداوی شەر ماهور زیاتری لەوەی دەڵێم ئەرێ بۆ سرودیش لەبەر ئامێرەکان زیاتر خۆشتر ئەگونجێ بۆ ئامێری هاوایی و ئەوەی کە من دابشم کرد لە ئاخرین کە سێتە بەڵێ خاریەوەمان هەبوو کە لە آخر سێدەی بەڕێز کاک نەجمەدینیان بەشدار بین کاک نەجمەدینیان درێژە دەین بە بەحس و گفتوگو بەڵام بچین کلیپێکتان هەڵبژاردە پەلکیداری شادی گشتی شارەکەی هی حەمەعەزیزە ئاوازەکەی خۆمە کاکە گۆران و کاک گۆران کامیلەوە ناوکەت میدیا تێوێ هەبوو هیلمان کرد دوایی دینە سەرەوە باسی شەبا چاوی لێ بکەین بینایە بەڕێز ئەمە گۆرانی پەلکیدار و بەدەینی کاک نەجمەدینی غوڵامی بینەرمامە
بەڵێ کاکەنج بزنیان ئەوەش گۆرانی پەلکیدار کە ئەو کات لە ڕێگەی تەلەڤیزیۆنی مەدیاتێوە بڵاو بوو. هەوە گەرەک باسی ئەوە کەم کاکە بدرم بەڕاستی یەکەم ئەقڵێک کە بیری لەوە کردەوە کە لە تەکنۆلۆژی دژی دژمنانی خۆی ئیسفادەکە شۆڕشی باکووری کوردستان وەویش ئەوە بوو کە ئەو تەلەڤیزیۆنیان دانیا کە بەڕاستی خزمەتێکی زۆری جێبێجگە لە هونەر بە کۆمەڵگای کوردەواری کرد کە کوردی لە یەک نزیکەوە کردەوە. بەڕاستی زۆربەی هونەرمەندان لەوێ پێگەین باشترین ئارشی هونەرمەندان ئێسەیش هەل لەوێ بەڕاستی. بەڵام زۆر بەداخەوە لەگەڵ ڕێزما بۆ هونەرمەندانە هەندێکیان ئەو سفەتیانە بۆ هەندێکی لە تەرەتە شەشەوە سەری دراوە هەندێکی هەڵویستی خۆی فرۆشت بەلایەنەکان لە ڕاستیدا ئینسان سیاسی بێ بەڵام حەزبی نەبێ بەتابەت کەسی هونەرمەند خەڵکەکە پێویستیان بەوەیە خەڵکی ئێمە بەتابەت ڕژیمە داگیرکەرەکانی کوردستان غەدریان لێکە حتا لایەنەکانی خۆمان بەڕاستی هەندێکیان ئێستەیش هەر لەگەڵ داگیرکەرانی کوردستان زۆر بەداخەوە تاکو ئێستا یەکێتێکی کوردان جێبەجێ نەبوو ئالەم هەلومەرجە تاریخیە لەم ئاڵوگۆڕانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە بڕێوەیە هێشتا هەر پاڵپشتی لە دژمنەکەن و فەرشی سوور بۆ دژمنان داخن. هیوادارم هونەرمەندان لەمانە دوور بن، هونەرمەندان دڵیان بۆ خەڵک و بۆ ئازادی و بۆ مرۆڤایەتی لێ بدا. منیش پێم وایە کە تەلەڤیزیۆنێکی وەکو مەد تێڤ یا مێدیا تێڤ ئەو سەردەمە حقیقەتەکەی ئەوەیە ئەگەر نەبوایە زۆر کەسی وەکو بێتعارف وەکو منیش نەدەبوو لەم سەردەمەدا. کەسانی زۆریان پێگەیان تەسیری زۆر مستەقیمیان هەبوو لەسەر پەروەردەکردنی هەندێک کەس و بە ئیزافە ئەوەی کە واقعەتەکەەوە بوو تا مەدیا تێڤ نەبوو بە دەگمەن لە کرماشانەیان زانی لە دیاربەکر چ خەبەرەوە دیاربەکر زانێ لە سەقز چ خەبەرە بەعکسەکە بەرحاڵ زەحمەتی زۆریان کێشا و واقعەتێکەیە و تا مەد تێڤ نەبوو هیچ لایەنێکی دیکە نەکەوتە خۆی کە تەلەڤیزیۆن دابنێنەوە بەرحاڵەوە تاوێک بوو بۆ گەلی کورد بۆ شۆڕشی ڕزگارانەی ڕزگاری خۆزانی گەلی کورد هەڵات. من لەبیرمە دەقیقەن ئەوەڵ بەرنامەیە کە من بینیم 1997 بوو
یادی حەسەن زیرەکیش بوو شانسیش لە میوانیەک بوون گرتیان یەکسەر تاسیری تێکردم بەهەرحاڵ کاک نەجمودین تسمانوت کەم بە پرسیار بەڵام مەجبورین بەهەرحاڵ بە پرۆگرامەکە ئەوەیە ئەمن زۆر کەس زۆر گۆرانی بێش کە دێت بۆ لە پرۆگرامەکانی دیکەیشە چ لەم تەلەڤیزیۆن چ لە تەلەڤیزیۆنێکی شاشەکانی دیکەوە زۆر باسی تەئسیراتی مەسەلەن گۆرانی بێژای دیکەیان لێ یەکەن ئایا لە سەریان هەبوویانە ئەمە زۆر جار مشتاقی بووم بزانم کاک نەجمەدین بەر لەوەی یا ئەو سەردەمێک کە دەسەکە لە سەردەمی لاویە دەسەکە بە گۆرانی بێژن وتن ئەو سەردەمە مەسەلەن گوێبیستی کێ بووی شەخسەن خۆت وە کێت زۆر مەسەلەن پێ خۆش بوو مەسەلەن خولیات بوو مەسەلەن دەنگت لەو بچێ من کاگە فەدرام لە سەرەتا مناڵیەوە کە دەستم کرد بە کاری گۆرانی من باوکو ماوەم دەنگیان زۆر خۆش بوو لە میوانیەکانی ماڵی خۆمانە کە دانیشتن گۆرانیان ئەوت خولیای ئەوان بووم مامۆم کە سید عەلی ئەزغەری ئەوت من هەر بە مناڵی خولیای دەنگی سید عەلی ئەزغەر بووم بەڕاستی بەڵام وەکو کاریگەری خۆزگە بە کەسێ بخوازم بێژن خۆزگای بەڕاشکاویەوەتەوە باسەکەم ئەوە نەبووە لە هەستما یا بڵێم لە کەسێ تەقلید کەم لە سەر شانەوە خۆزانی هەموو هونەرمەندێک گۆرانی کەسانی تر ئەڵێ بەڵام هەمیشە هەوڵم داوە کەشتی خۆم بێ کاری خۆم بێ ئەوەی کە باسم کرد بۆ جەنابەت یەکەم بەرهەمی خۆم و یەکەم ئاوازی خۆم ئیتر هەوڵمدا بەردەوام لە بەرهەمەکانە دوانوسیانەوەمانە تاگەیشتەوە کە زۆربەی بەرهەمەکانم بە ئەو گۆرانیانەی کە لە سێدێکات جێگرێ زۆربەی شتی خۆم و بەردەوام هەوڵی ئەومەدا چێژم وەرگرتووە لە ئەو هونەرمەندانەی کە بەڕاستی بەتوانان وەکو هەست و وەکو ئیحساس بنیام ئەو گۆرانیانەی کە دایانی خۆت هونەرمەندی ئەزانی شتایکە کە گوێ لێوەری لە مشکیا کۆ بێتەوە یەکسەر ئەبێ بەو هەستە بەڵام خۆزگەم نەخواستووە کە بڵێم خۆزگە مەسەلەن بەڵام مەسەلەن تەمەنێکی مەزون زۆر جوانیایە کە ئەوڵ دەست پێکەی تەسیراتی ئەوە ئێستا وای بۆ دەچم کە مەسەلەن یەکێ لەوانەیە کە تەسیری زۆر هەبوو لەسەرت ینی وەکو سەلیقە بڵێ نەقەلەن پێ خۆش بۆ نەمەر سید عەلی ئەزغەر بووە بەڵێ لەو کەسی تر بووە وەڵای دەنگی کاک مەزەریشم پێ خۆش بوو کاک مەسەر گۆرانیەکانی زۆر گیرا بوو بە تایبەتمەندیکی سنەیشی پێوەیە ئیتر هونەرمەندە گەورەکان وەکو تار تەوفیق و عەلی مەردان و ساڵح دیلان و کەریم کابان ئەوانەش دیارە تەئسیراتی خۆیان هەیە بە ئینسان بەڕاشکای هەندێک لەم گەنجانەیش کە بەڕاستی هەمویان نە مەسەن گۆرانیکی دوو گۆرانی بە دڵ ئینسانەوەلکی لەزەتی لێ ئەبات نەکەمووی دانەدانێکی بەڕاستی لەو کارانەی کە کردوتەوە 30 تا 40 ساڵ ئەزمموی کارت هەیە جەنابەت ومن لەو بڕوادام کە 30 تا 40 ساڵ هەر کەسێک کار بکە بە حکمی ئەوەی ئینسانە و هەر لە پێشکەوتنایە بۆ هەموو ڕۆژێ دەبێت ڕۆژێ بێت یا ساتێ بێ بێژێ ئەو کارەی کە کردم بڕیان نەم کردبە یا بڕیا مەسەلەن ئیمکان وایە ئەو کارم ئێستا بکردبایەوە و بە شێوەیەکی دیکە جا ئەو پرسیارە ئەوە ئێژم بۆەوەی بە بێڕێزی نەبێ ئەسەن قەستم خوانەخواسە کوتان یا بێڕێزی نییە فقط ئەوەیە کە حەزەکەم بزانم لەو هەموو کارە جوانانە کە هەتا ئایا کارێکەیە مەسەن بێژی ئایشەڵا ئەوە ئێستا بم کردبا یا شەڵا ئێستا ئیمکانم وایە کە بە شێوەیەکی تردایان ڕشتایە یا ئەسەن نەم خوێندبا دیارە کاکە بەدرام هەموو ئینسانێک کە کارەکات جێگەی ڕەخنێ بەڕاستی هیچ کەسێ ئەمە ڕەخنە ناڵم ئەزانم وەکو دیدی خۆتەڵم نەدیدی من هیچ کەسێک بە خەڵ کابرا 100% بێکەمە کۆڕی نییە لە سەردەمانێک کە ئێمە بە هەندێک ئامێرەوە حتا لە شاخا بوون و نەمسان کاکفەری بەرز لە جیای تەپڵڕێز پارەیە کردە ناو سینی لێدا جیای ئێمە هەندێک لە بەرهەمەکانمان ئاوا تۆمار کرد بەڕاستی وەکو باری تۆمارکردنەوەوانە هەندێک لە بەرهەمەکان کەم و کۆڕی پێوەیە کەم و کۆڕی پێ دیارە تەنانە زۆر کەس پێشنیارەکەن کە گۆرانیە کۆنەکان ئەوانەی کە لەو هەلو مەرجا وڵامان کۆتەوە کە نۆژەنی کێنەوە بەڵام بەداخۆ خۆت زانی پاڵپشت نییە سپنسۆر لە ناو کووردا زۆر کەمە هەر فریاکەوی بەرهەمی تازە تۆمارکەی ئەوانە کە نۆژەنکەیتەوە پارەی خۆی ئەبات بەڵام دیارە لە بواری موزیک و لە بواری تۆمارکردن و ئەوە کەم و کۆڕی هەیە بەڵام من هەمیشە وەکو دەنگ وەکو ملۆدی حەقی خۆم داوە بە گۆرانیەکان بەڵام هیچ کەسیش بێ کەم و کۆڕی بێگومانەوە باشە هاتمەوە بڵێم کە ئەگەر ئەوە
لەسەر لە نوێ ئەو کارانەی کە پێشنیار کراوە تۆمار بکرێتەوە ئایا پێت وایە هەر هەست و حساسە بتوانێت دروست بکاتەوە؟ من ئەو جۆرەی کە باسیەکەنەوە کەسانی کە گویان لە منە خۆتیش وەکو هونەرمەند دەتوانی بڕیاری ئەوە بدەیت کە دەنگی من تا ڕادێک وەکو خۆی ماوە نەگۆڕاوە ئەتوانم گۆرانەکان لە عینی پەردە بڵێم بەڵام ئایا ئەو زەرافەتەی ئەو زەرافەتە دەڵێم نەوەی کە توانای ڕەنگە ئێستا توانایەکەتیش باشتر بێت بەڵام مەبەستم لە ئەو ئەحساسە دروستە بێتەوە چون ئەحساس تکرار نامێتەوە ئەوەی دەڵێم ڕاستەکە منیش باسی بەبیری خۆم ئەو زەرافەتە کە ئینسان بتوانێت پێ بدایانە ئەوە جێگەی پرسیارە. جاوە پرسیارە دانێم بۆ دوایی ئەچینە کلیپی دووەم بۆ دکتۆر هوشەنگ کە لۆریە ئەگەر هەڵە نەبم بەڵێ دوایی باسیەکەین باشتی نەسەر لەسەرەوەش دەدوێن بنا بەڕێز فەرمونەوە گۆرانی بۆ دکتۆر هوشەنگ هەر بەو ناوەدەوە لە خزمەتتانین هیوادارین بەدڵتان بێ فەرموو.
ترۆ زۆر سپاس بۆ گۆرانیشە لۆری بەڵام من درۆ نەبێ خۆ یەک کەلیمە لێ تێنەگەیشتم کار ناچمە بەڵێ دکتۆر وشنگ عەزەمی کەسێکە کە لە زمانی شا چەکداری مسلحانەی شەڕی چەکداری مسلحانەی کردووە لەگەڵ ڕژیم ئەو کاتە لە شاخەکانی لە ڕۆستانە کەسایەتێکی لە ئێلی بێرەڵوەنە بێرەڵوەن هینێکی بەناوبانگە لەو مەنتەقە لە ناو لۆڕەکانە کاریگەری زۆری هەبوو ئێستا شەر پەیوەندیم لەگەڵ ئاگرن خۆشەویستێکی زۆری دروست کردووە لە ناو لۆڕەکانە ئەمە باسی فەداکاری دکتۆر وشنگ عەزەمیەکە بەڕێمی بژیت ئەویشە لە ماهورە ئەڵبەتەوە لەگەڵ لۆریەکە دێت ئەویش لە ماهورە باسی ئەوانەمان کرد کە مەسەلەن لە چی پشیمان بیت و یا باسازی بکرێت یا شتانە ئەگە بەرعەکسەکەیت لێ پرسم ئایا چ کارێک هەیە مەسەلەن خۆت بڵێ لە هەموو کارەکانی دیکەت سەروگردنێکی زیاتر هەیە یا زۆرێتر کاکە بەدرام هەندێک کەسی لە ناو خەڵکیش ئەو پرسیارمە لێکن ئەڵێ کام گۆرانیەکان لە هەمووی خۆشترە ئەگەر ئینسان ئەوە پرسیارەکە ئاراستە بکە بڵێ لە کام گۆرانیە سەداسەدی هەستت بەکاربردووە من خۆم ئاوا بە گونجاوتر ێزانم ئەخە ئەو پرسیارە من بۆی ئەو پرسیارەکەم کە بە ئام لێمان تێ بگەن ئەگەر بچینە بواری هینی هونەرەکەی خۆن توانین بێژی کام ئەشێ ئەسن لەوە زۆر زیاتر چکۆلت هینیکەیت باشی کام کارت باشتردا ڕێژکرا کام کارت باشتر خوێندت کام کارت باشتر میکس کرا ئەتوانین وای لێ بەڵام من کولی کارەکە مەسەلەن کارێ یادوان بێژی کاکە ئەمن لە سەرجەم بە کولی کارەکەەوە لە تەکستۆ لە ئاوازۆ لە بوتنمۆ لە میکسۆ لە ماسترمۆ لە تەنزیمیۆ لە ژەنینی ناوازەندەکانەوە ئەو دوو کارم لە هەمووی پێ باشترە مەسەلەن کارەکان زۆرن کاکە فەدرام ناتوان بڵێم دوو نمونەیەکی لە سەیدەکەی شەتاوە ئەوەی عەزیزم وەرەلام ئەوەی کە بە شێوازێکی فلامینکۆ کراوە کە لە ناو خەڵکی بێگانەیشا زۆر دەنگی داوەتەوە ئەوە کوڕێکی شیلیاییمان لەگەڵا بوو گیتارژەنێکی زۆر شارەزا بوو وە کاک هاودەمێکیش کە خۆی هاودەم موزیسیەن بوو کاری دابەشەکانیشەوە کردی خۆشی ژەنیاری فلوت بوو بەڕاستی ئەو کارێکی لەو کارە جوانەکانە کە توانم بڵێم ئەوە سروەی بەیانیەکەیش شێری سوارە بەگشتی سەیدەکەی شەتاوە توان بڵێم شتی جوانی باشە ئێستا هێرەتە سەر و پرسیارێکە هەر لە بەرنامەدا هەبوو ئەوی شەوەیە کە ئەو جۆرەی من جەنابەت بناسم ڕۆحیاتت یا هەستت لەگەڵ موسیقی ڕۆژاواییە زۆر زیاتر نزیکە تا خۆراوە تا موسیقی ڕۆژهەڵاتی و ئەو بەرەو لەگەڵ ئەم بەر ئاوەکۆ بێنت خۆشترە هەمیشە وا بووە لە ڕاستیدا من شتێکە بڵێ هەر سەرەتای لاوی بەکاری ڕۆژاوایی دەسم پێ کرد ئەو شێوازم پێ خۆشە لەبەرەوەی لەوێ خۆ دەزای خۆت موزیسیێنی هەم دەستی ژەنیارەکان ئاوەڵەترە هەم تۆ مەسەڵەن بۆ نمونە شعرێکی نوێ تۆ ناتوانانی بە ڕۆژهەڵاتی بیکەیت من کە شعری نێم کردووە بە ئاواز زیاتی لە شێوازی ڕۆژاوایی یاگونجێت لەگەڵ ڕێزم هەڵبەتە ئەکرێ بۆ کرەکەی ئەکرێ بەڵام چۆن کرا چی بێ بەڵام من پێم وایە ئەگەر موسیقی شعری دینە سەرەوەیش کاک نەجمەدین پەلەمەکە کاکە جوابی پرسیارەکانم بەرە تۆ بازایت پرسیارەکانی تر ئەوەی کە باستیەکەی جەنابەت ئەوەی کە شعر ئەمن بەش بە حاڵی خۆم پێم وایە شعری نوێ ئەگەر کلاسیک نەبێ شعری نوێ بێ ئیلا و ئیلا دەبێ شارەزای موسیقیت هەبێ کە بتوانی لەسەری هیم بکەیت بەتایبەت بۆ مەسەلەی دقیقاً کە بە قەولی جەنابەت کە ڕاحەتتر بتوانی ئایا بە هەر سەبکێ پێت خۆشە دای بڕێژی ئەوە فقط بە توانایی و ئیستعداد نییە یان دەبێ لە بواری تیۆرێتیکەکەی و سەر دەربکەین نە هەر موسیقی دەبێت شعریش دەرک بکەیت ینی ئەو دوانت هەبێ جا ئەو کاتا کریامە لەگەڵ ڕێز مەزورم هەڵە خوانە خواستە لێمان تووڕە نەوی دوایی یا بینەران هەروە بێژنەوە بۆ وا قساکە ئەمە فقط ڕوونکردنەوەی بوو من بۆ موزیکی ڕۆژاوایی ئایا لە موزیکی ڕۆژاواییە چون ڕۆژاوایی وەکو هین وایە بەربڵاوە کام سەبکت زۆر لە لاخۆشە وەڵای سەبکی جاز و پۆپ جاز و پۆپ بەڵێ
ئەو دوو شێوازە زیاتر جازی قدیم یا جازی ئێستا؟ جازی تازە کەڵاویژم پێ خۆشە کاکە بدرام لە ئەوە هەندێک کار کراوە شتێکی جوانە منش خۆم فیوژنم زۆر پێ خۆش. بەڵێ ئەوە کارەکەمان کرد بێکۆ پێشنیارم کرد بە تۆ حەزەکەم شتێکی ئاوا بێت ئەوەیشم پێ جوانە ئەزانین چی کەوتە سەر زەوق و سەلیقەی ئەو کەسێک کە شتەکاندا بەشەکە هەموو موزیکی تاموچێژی خۆی هەیە یەک دوو کاری ڕۆژهەڵاتیشم کردووەکو پیری مغانوانە کاکەشی کردووە لەبەر داواکاری خەڵکەوەشیان پێ خۆشە لە هەردوو بوارەکە لە ڕاستیدا هەر کامی چێژی تایبەتی خۆی بەڵام من خۆم وەکو زیاتری حەزی لە ڕۆژاوایی. ئێستا کە باسی شێعرمان کرد چی تەسمیمەگرێک ئەو شعرێکە ئەکەوێتە بەرچاوت هەڵی بژێری؟ ئایا خودی شعرەکەیە، خودی شاعرەکەیە یا وەزنی شعرەکەیە؟ ئەوەڵ شعرەکە هەڵە بژێری مێلودی لەسەردانەی یا مێلودیەک لە زێهنتایە شعرەکە دێتە سەر ڕێگەی بۆی؟ من زۆر حەزم خۆی شەش پرسیار بوو ببوورە شعری زۆرە خوێنمەوە من شعرەکە هانمەدا کە ئاوازدا بنم لە ڕاستیدا ناوڕۆکی شعرەکە ئەوەڵ شعرەکە ناوڕۆکی شعرەکە کارم تێ بکە 100% ئاوازی لەسەردانە یاوە هیچ چون و چراکی تیانی هەر شعری حەزی لێ بکەم ئەتوانم ئاوازی لەسەردانم کە شعرەکە بیخوێنمەوە کارم تێ بکە شعری بێبزانم ئەمێنێتەوە بە ناوەڕۆکە بەتابەت من لە شعرە زۆر سەختگیرم بەڕاستی لە شعری گۆرانیا گۆرانیەکانم شایەتی ئەوادن کە شعری بە پێز و جوان و قوڵ هەڵەبژێرم. بەڵێ نانە بێگومان ئەوەیە لەسەر قەزیەی شعر و ئاوازدانان چ ڕێنوێنیەکت هەیە جەنابەت کە ئەزموونێکت هەیە بۆ ئەوانەی کە ئێستا یانوێ کار بکەن؟ کاکە بدرام هەندێک شعر هەیە بێ ئاوازەکەی پڕ بە پڕی شعرەکە دابنی هەندێک کەس بە زۆر شعرەکە تەپنە ناو ئاوازەکە یان مەسان ئاوازێکیان هەیە شعرێکیان دەسەکەوێت کە لەگەڵ گۆرانیەکان نایتەوە بە بۆچوونی من شەرت نییە کەس خۆی کە توانای ئەوەی نیە ئاوازدا بنێک ئیسا موزیسیەنمان زۆرە بە خۆشحاڵی و سەردەمی ئێمە زۆر کەم بوو کەس بۆیە مەجبور بووین ئێمە بەوەی کە ئێستا ئاوازدانەر زۆر نامۆزیسیەن زۆرە پەیوەندیان لەگەڵا بگرن و کەسانە غروریان نەبێ بەڕاستی بۆ ئەوەی موزیک شتێکە سەر و سامانی نەتەوەی هی نەتەوەی کە ملیۆنها کەس گوێ لێگرێ با بڕێک و پێکی ئەو شتانە بڵاو بێتەوە لەگەڵ کەسانی شارەزا پەیوەندی بگرن یان ئەگەر کەسێک کە توانای نییە ئاوازدا نەنێ بەڕاستی و هەروەها موزیسیەنەکانیش کەسێک کە توانای نییە بێتە هونەرمەند لە داهاتوە یا بێتە گۆرانی بێژ بە ڕاشکایی پێ بڵێن کە تو توانای ئەوەتە نییە زۆر کەسەیە ئەمڕۆ بەداخەوە هەرچەند مەسلەی ئەکۆنۆمیش دەورە بینێ بەڵام بە ڕاشکاو نین لەگەڵ خەڵکەکانە کە تێنە ناو بواری هونەرەوە ئەو گەنجانە بەتایبەت بواری گۆرانی زۆر بە بێبەزەیانە کە موزیکی کوردی ئاوا پێشێ لەکەن و بە شێوەیەکی خراپ تێئەکەون و ئێدەنە دەرخواردی ئەو خەڵکە بە نەزەر من شتێکی جوان نییەوە. بەڵێ بۆ درێژەدان بەو گفتوگووە ینی بۆ ئەوەی کە ئیدامە بین لەو قەزیە ئەتوانم پرسم لەم سەردەمەدا جگە لە کارەکانی خۆت ئەگەر ئیمکانی هەیە دەرفەتیە کاری کێت مەسەلەن پێسەر کەوتووە بێتەعارفانە؟ هەرێ وەڵاهی کار ئەکرێ کاکە بدرام بەڵام ئەم گەنجانە خۆ دەزانین لەگەڵ ڕێزما بۆ یان من ڕێزمەیە بۆ کەسێ تەنها یەک گۆرانی شەکاتەوە خۆشەویستی بەرامبەر بە هونەر من ڕێزەگرم لەوە بەڵام کاری بە پێ زۆر کەمە بینی بەڕاستی زیاتری بۆ خۆ دەرخستنە بۆ دڵسۆزی هونەرەکە نییە بەتابەت دەسەڵاتی باشووری کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانیش گرنگی بۆ مەسەلە کەمە دەنابینی وڵاتانی پێشکەوتوو هەرچەند کوردستان هەڵناسەین لەگەڵ وڵاتانی ترە بەڵام بە پێ توانای خۆی ئەتوانێت بوجەی تایبەتی بۆ موزیک دابنێ لە ساڵە فستیواڵی بەپێز بکرێت لەو جۆرە شۆنانە دەرەکەوێت کە کام موزیک بە پێزەوە تۆ ئەتوانی بڕیالی لەسەر بە هەر کەسی لە جێگەوەی خۆی و شتێکەکە یا ئەمە دەرناکەوێ یان کە موکۆڕیتیا بێ بەڵام ئەو کێبەرکیانە کە بکرێ بۆ نمونە فستیواڵ دروست بکرێت لە چوارپارچەی کوردستانە خەڵک بەشدار بێ گروپی جۆراجۆر بەشدار بێ ئەو کاتە تۆ تاین بڕیار بی کە بزانی ئایا موزیکی کوردی گەیشتۆتە چه ئاستێک هەرچەند ژەنیاری باشی بەتوانە پەیاو بووە لە هەموو پارچەکانی کوردستانە هەندێک کەس لە ڕۆژهەڵاتی کوردستانە سەرڕای ئەو کەم و کۆڕیە و ئەو بربەستانە کە هەیە بە دڵسۆزانەوە کارەکەنەوانە جێگەی ڕێزە بەڵام ئایسە لە ڕاستیدا ناتوان بڵێن فلانە کەس یا فلانە گروپ.
دیارە باش کێشەنیە خۆ بە زۆر ناکەین دیانە بەڵام یەک پرسیارەوەیە باسی نۆستالگیمان کرد لە ئەوڵی پرۆگرامەکەەوە و بە نۆستالگیش لە ئاخری پرۆگرامەکەەوە تەواویەکەین ئایا جەنابەت ئەو نەزەری کە هەتا کە زۆر بە ئەو کارانەی کە دێتە بەرگوێ یا دێتە بەرچاو و خەڵک گوێ بیستێ بن ئایا پێت وایە مەسەلەن جەنابەت پێت وایە کە 15-20 ساڵی دیکە ئەو شتانەی کە ئێستا ئێمە بەدڵمان نییە ئایا هەر بەو دیدەوە جیلێکی تر تماشای و کاراکەنی ئا وەختەوەیان بەدڵە بێ کەوتووەتە سەر ڕۆشنبیری کۆمەڵگا کاکە پدرام ئەگەر کۆمەڵگاکە چەندە ڕۆشنبیری لەباری ڕۆشنبیرەوە پێشکەوێ ئێستا من لەگەڵ ڕێزما بۆ گەلی کورد هەرچەند کەسانێکن دەرسەدەکەن کە زەوق و هەستی مۆزیک و گۆرانیان هەیە بەڵام زۆربەیان نییانە بەڕاستی هەندێک چت دێتە ناو مۆزیکی کوردی کە ئینسان گوێ لێگرێ هەر بیزی لێ دێتەوە خەڵکی شەیە ئەچێ بەرەو پیرۆی گوێ لێگرێ بەڕاستی ڕۆشنبیری هونەری لە ناو گەلی ئێمە کەمە کەوتووە سەرەوە کە خەڵک چەندە پێشکەوێت لەباری ڕۆشنبیری هونەریە کە کارەکان بە شێوازگی ڕەخنەئاویز من پێم خۆشە بەرهەمی هەر کەسێ بڵاو ئەبێتەوە بە شێوازگی ڕەخنەئامێز هەم هونەرمەندەکان هەم ئەوانەی کە ساحب نەزەرن سەیریکەن و بیخەنە بەر ڕەخنە ڕوودەربایسی نەکەن کە فڵانە کەس ڕەفیقمەیان نەواتە بێشێ بەو جۆرە ئینسان پێشەکەی بەتایبەت هونەر سامانی نەتەوەیی ئەبێ ڕەخنەی لێ بگری ڕەخنە نەبێ پێشکەوتن نییە بەڕێکمان بەو قسانە دووردە دینە کۆتایی بەرنامەکانی نەجمەدیان و سپاس کە تەشریفت هاورد دیارە بەر لەوەی تەواوێ بە کلیپێکی جەنابەت کۆتایی یاریم بە پرۆگرامەکە چون کلیپەکە جوانە بە ناوی کۆبانی دیسان سپاس کە تەشریفت هاورد وەکو ڕسمی هەموو پرۆگرامێک ڕوو لە کامەراکەین و ماڵاوی لە بینەرانەکەین تا هەفتەیەکی دیکە و پرۆگرامێکی دیکە هەر شاد و بەختەوەر بن. لخوي ذا
مديخة